بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا، وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين. آمين. بنراني برز خوشويست مسلماناني عزيز، سلام و رحمتي خواي پروردگار برجه بسر همولايك ماندا، وخواي پروردگار تبارك وتعالى عاقبة خير مان بكا، سر برز و سر فرازي دنيا و قيامت مان بكا، داهاتو مان لرابردو مان باشتر بكا، بمسلماني بمان جيني، بمسلماني بمان مريني، بمسلماني زندي مان بكاتوا. خوشويستان خوش حالم كلا برنامجتان برنامج بختوري بخدمتان دقموا. خوازيارم خواي پروردگار تبارك وتعالى بقوري وعظمتي خوي او برنامج بخات ترازوي تاكا كان من وترازوي تاكا كان ماني بي قرسكا، وخواي پروردگار تبارك وتعالى لقناه تاواني همو لايك مان خوش به، عاقبة خير مان بكا، سر برج و سر فرازي دنيا وقيامت مان بكا إن شاء الله تعالى. خوشويستان وكولا رابردوش قلتو مانا أسباب سعادتي الراستقينة وحقيقي أو يك إنسان جورايالي خواي خوي بي تبارك وتعالى، و جورايال بوني خواي پروردگار تبارك وتعالى إنسان بختور دكا لدنيا بيش دواروش. يجيك لو هو كاراني كدبنا ماي بختوري إنسان جورايال كردني خواي پروردگار بو أو طاعة عبادته خوا پرستياني كواجبي كردون لسر عبدو بندكاني خوي خالش زور 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 جرينج هي لير إنسان دبي بي بباتن ودبي امش هالوصي لسر بكين اويش او عبادته خوا پرستياني كخواي پروردگار تبارك وتعالى دايناون لسر مسلمانان لسر إيمان داران بدرجة يكم بو بختوري إنسان كان، بدرجة يكم بو بختوري إنسان كان. خواي قورة ديويل لدنياش إنسان بختور به، شادمان به، دلخوش به، دور به لكآبة ولا دو ضليو، دور به لهمون خوشي نفسي كان. دنا خواي پروردگار تبارك وتعالى إيشي بنويجي إيمانية، إيشي بروجو إيمانية، إيشي بزكاتي إيمانية، إيشي بحج عمري إيمانية، إيشي بصدقة وخير وخيراتي إيمانية. بوتكو إن الله لغني عن العالمين. خواهي قول بين يازل همو مخلوقات الهم دروس كراوان. كاتيك إنسان تاكيك دكا خيريك دكا وكو خواهي قول دفرمي فمن جاهد فإنما يجاهد لنفسه. اويك تيدا كوشي لبينا اخوات زاسد جهادي قتال به روبرو بنوي دجمنان بك قورترين خيرو باداشتو حسنات دواي فرض كان تي جهادي دعوه بانقوازو تأليفاتو تسكيه نفسو هرشتيك به او بو خودي خوتا خواي قورا بچي نكوت ولا سر نويجي هيز عبدو بنديج، خواي قورا بچي نكوت ولا سر روجو هيز كسيج لبروش لحديث قدسي ده هاتوا ده فرمي أي عبد كاني من أجر يكم مخلوق كخلق مكرد وكآدم حتى آخر مخلوق كلا دنيا دميني توا جنوك كان يشبه همان شيوا لسر متقي ترين ضلبا، لسر متقي ترين ضلبا يعني لسر ضلي محمد المصطفى بن عليه الصلاة والسلام او هیچ لمولچی خواهی گوره زیاد ناکات. فراوان بونو زیاد بونی دا صلاتو گوریو عظمتو ملکو سروتو سامانی خوا پیوستنی بتقوای عبدو بندکانیو. اگر خرابترین کسیش بین خوا پنامانده همو مخلوقات بجن و انسوا همو وكو شيطان به
معاذ الله هیچ شتێک لە مڵکی خوای گەورە کەم ناکات. زیادە دەسەڵاتی خوای گەورە زیاد ناکات، فسق و فجور دەسەڵاتی خوای گەورە کەم ناکاتەوە. خوا هەر خوایە، خدا هەر خودایە. لەبەرەوە دەبێت ئینسان زۆر ئاگادار بێ ئەو پابەندی و ئیلتیزامات و تەکالیفەی کە خوای گەورە دایناوە یەکەم جار ئیمتیحان و ئیبتیلایە. ئیمتیحان و ئیبتیلایە، بزانین داخوا ئایا بە قسەی خوا دەکەین یانەنا. دووەمیش بۆ بەختەوەری ئینسانەکانە. ئەوەتە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ ئەلا بذیکر الله تطمئن القلوب. بە ذکر و ویردی خوای پەروەردگار تەبارەک و تەعالا بەختەوەری ڕوو لە دڵ و دەروونەکان دەکات. تەنها و تەنها عیبادەت و خواپەرستیە کە ئینسان بەختەوەر دەکات. غەیری ئەوە ئەگە کابرا بەختەوەریش بێ وەکو لە مقدمەی ئەو بەرنامەی باسم کرد، بەختەوەریەکی مزەیفە. دبینی کابرا موسڵمانیە زۆر دەوڵەمەندە، زۆر کەیفخۆشە بە دەوڵەم، بەڵام دەوڵەمەندیەکەی مزەیفە و کاتێکی کورتیا هەیە. یان مفلیس دەبێ یان بەخۆی دەمرێت تووشی نەخۆشیەک دەبێ و ئیستیفادە لەو پارە و سەرەت و سامانە ناکات. بەڵام مەسەلەی عیبادات و خواپەرستی و ئیلتیزامات بەختەوەریەکی هەمیشەیە ئینسان تا لە دنیادا بێت. جا ئەو بەختەوەریە ئینسان چەند مخلیص بێ لە بۆ خوا و چەند دڵسۆز بێ بۆ خوا و چەند بەڕێک و پێچی ئەو عیبادات و خواپەرستیانە دەکاتن، ئەوە بەختەوەریەکەی زیاتر دەبێت. ئەوەی کە تەماشەکە نوێشکەرێکی ڕاستەقینەیە، نوێشکەرێکی ڕاستەقینەیە کە گوێی لە بانگ دەبێتن، هەموو دنیای لەسەر تاپۆکەی لە ماڵەوە خۆڕا ناگریت، ئیلا دەبێ وەڵامی بانگی خوای گەورە بداتەوە کە دەڵێ ئەڵڵاه ئەکبەر، خوا گەورەیە، یان خوا لە هەموو شتێکی گەورەترە. کەواتە تۆ دەبێ فکر کەیەوە کە گوێت لە ئەڵڵاه ئەکبەڕی بوو کە خوا لە هەموو شتێک گەورەترە، واشە دەی تەماشای خۆکە چ شتێک بۆتە هۆکاری ئەتوو نەچێ مزگەوتە وەڵامی بانگی خوای نەدەیەوە. تەماشای تەلەڤیزیۆنی دەکەی، خوا لەویش گەورەترە. لەگەڵ ماڵ و منداڵی دانیشتووی لەوان گەورەترە. میوانە تاتون لەوان گەورەترە. خەریکی حیساباتی شەریکەی لە حیساباتەکەشت گەورەترە. چ شتێک هەیە کە لە خوا گەورەتر بێ؟ هیچ شتێک لە خوا گەورەتر نییە. کەواتە بەپەلەپەل خۆتی بۆ ئامادە دەکەی، دەستونێژی بۆ حازر دەکەی، دەچی بۆ مزگەوت. نەکەر ئەوەندە پێشەوەی کە بانگ بدات و خۆت حازر کردووە، سالح مسلحی، سالم مسلح، خۆت ئامادە کردو، دەستونێژ نوێ کردوتەوە، چاوەڕێش ناکەی بانگدا، دەڕۆی دەبینی دیان لە ناو مزگەوت دای بانگە دایان لە ڕێگا بانگەدات. ئەها لە مام حاجێکی پیر دەپرسن، دەڵێن مام حاجی بانگ بۆ چێیە؟ دەڵێ بانگ بۆ کەسێکی غافڵە کە غافڵ بێت. دەنا ئینسان کە غافڵ نەبێ پێش بانگی دەڕواتن بۆی کە ئەدای ئەو فەرائیضە بکە، ئەو فەرزانە بکە کە خوای گەورە لەسەری واجب کردوون. تەماشەشکەن ئەوانەی کە نوێژەکان بەڕێک و پێچی دەکەن، ئەوانەی کە نوێژەکان بەڕێک و پێچی دەکەن، تەماشەکەن چەند ئاسوودەن، چەند بەختەوەرن. لەبەرەوەش هەموو پێغەمبەرانی خوا عەلەیهیمو السەڵات وەسەلام نوێژیان کردوون. هەموو پێغەمبەرانی خوا، هەموو ئومەتان خوای پەروەردگار نوێژی لەسەر فەرز کردوون، بەڵام شێواز و چۆنیەتەکە و کەمیەتەکەی جیاواز بووە. لەبەرەوە تەماشەکەن عیسا عەلەیهی السەڵات وەسەلام بە گچکەیی کە قسە دەکا، هێشتانەکە مەلۆتکەیە، عمری ڕۆژێک دوو ڕۆژە، کە بە جواب دێ قسە لەگە خەڵکەکەی دەکا کە دەفەرمێ ئینی عەبدوڵڵاه ئاتانی الکتاب وجعلنی نبی وجعلنی مبارکا ئەینەما كنت. ئەو جا چ دەفەرمێ؟ وأوصانی بالصلاة والزکات ما دمت حیا. جا ئەوصانی بە قووەترە لە ئەمەڕەنی، زۆر بە قووەترە. خوای پەروەردگار تەبارەک وتەعالا ئەمر بە موسا دەکا عەلەیهی السەڵات وەسەلام کە نوێژ بکە بۆ ئەقیمی الصەلاتە لذیکری، بۆی کەمرت دائیمەن و بیر بم. جا وەرە سەرباقی هەموو پێغەمبەرانی دیکە، پێغەمبەری ئێمە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا بە گەورەی و عەزەمەتی خۆی هەموو واجب و هەموو
ئەرک و فەرمانەکانی لەسەر زەوی فەرز کردن بەسەر پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێی جوبریلەوە. بەڵام نوێژ نە، نوێژ پێغەمبەری بەرز کردەوە عەلەیهی سەڵات وسەلام، بردیە لای خۆی ئەلەوێن دەرێ خوای پەروەردگار مباشەرەتەن نوێژی لەسەر فەرز کردن. کەواتە نوێژ ئینسانی چ دەکات؟ ئینسانی بەرز دەکاتەوە. تەماشەکەن هەر تەجروبەشکەن. کاتێک کە نوێژ دەکەی هەست بە ئاسوودەیەک دەکەی، هەست بە بەختەوەریەکی دەکەی، هەست دەکەی کە بارێکی قورست لەسەر شانی کوبارێکی قورست لەسەر شانی بیبارەکەت دانابێتن، ئەوەندە هەست بە خۆشی خۆشگوزەرانی و قالب سوچی دەکەی. هەموو عیبادەت و خواپەرستیەکانی دیکەشوان ڕۆژوو ڕاستە ئینسان تین و دەبێ، برسی دەبێ، بێتاقەت دەبێ، بەڵام تەماشە دەکەی لە ناختدا هەست بە بەختەوەریەک دەکەی، هەست بە تام و چێژ و لەزەت و شیرنایەتێک دەکەی کە هۆکارەکەی چی؟ هۆکارەکەی جێبەجێکردنی ئەمر و فەرمانی خوای، هۆکارەکەی ئەو ئاەتەی خوای پەروەردگار ئەلا بذیکری الله تەطمئین القلوب، ئەو بەشێکە لە زیکر و ویردی خوای پەروەردگار. ئەوجا تەماشەکە ئەو کەسانەی کە مولتەزیمن، ئەو کەسانەی کە زیکر و ویردی خوا دەکەن، ئەو کەسانەی کە تاعەت و عیبادەتەکان دەکەن، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشبیهی کردوون وەکو چی؟ لەگەڵ ئەو کەسانەی کە دابڕاون لە جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی خوا، لە زیکر و ویردی خوا، وەکو ماڵێکی چۆلەوار کە هیچ کەسێک تێدا نەبێ لەگەڵ ماڵێکی ئاوەدان. ئەو کەسەی کە مولتەزیمە وەکو ماڵێکی ئاوەدان وایە، دایک و باوک و منداڵ و ینی پاک و خاوێنیە کۆی دیکەش چۆلەوانیە، یان وەکو مردی و زیندوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەشبیهی کردوون. لەبەرەوە خۆشەویستانی خۆم، ئینسان ئەگەر بیەوێ بەختەوەری ڕاستەقینە بێ دەبێ ئەو عیبادەت و خواپەرستیانە بکە. بەڵام عیبادەت و خواپەرستیەکان چۆن بکەین؟ بە حەز و ئارەزوی خۆمانیان بکەین؟ نە، دەبێ خوا و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن ئەمریان پێ فەرمووی دەبێ ئاوا بیانکەین. ئەگەر ئاوامان کرد ئەو ئیطمئنان و ئەو بەختەوەری ڕاستەقینە لە ناو ناخ و دڵ و دەروونی ئینساندا دروست دەبێت. دروست دەبێتن. ئەگەر وانە بوو دروست نابێت. لەبەرەوەش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ دروستبوونی ئەو بەختەوەری و ئیطمئنانیە تەماشەکەن، یعنی حتا فێری کردوون چۆن لە نوێژێ ڕابوەستن، شێوازی ڕاوەستانی نوێژ، شێوازی تەکبیرە ئیحرام، شێوازی دەستگرتن، شێوازی خوێندنی فاتحە، شێوازی چوونە ڕوکوع، شێوازی چوونە سوجدە، تەسبیحاتکردن، هەموو شتێکی فێر کرد. لەبەرەوەی عیبادەتە، لەبەرەوەی بابی عیبادەت بابێتیش تەوقیفیە. ئەگەر وانە بە هەر کەسەکە و بە ئارەزووی خۆی دەیکرد. ئەو فاتحایەکی دەخوێن، ئەوی دیکە 4 فاتحای دەخوێندن، ئەوی دیکە 5 دەخوێندن، ئەوی دیکە سوورەتێکی دەخوێن لە زیاتی فاتحای. جا لێرانە خاڵێکی زۆر گرینگە خۆشەویستانم. ئەوە هەم لە ڕووی بەختەوەری ئینسان پێوە بەختەوەر دەبێ، هەم لە ڕووی یەکڕیزی و یەکسەفی موسڵمانانیش پێکەوە گرێ دەدرێن، تۆکمە دەکرێن و پێکەوە وەکو یەک لاشەی لێدێن. تەماشەکە جاری وایە 1 ملیۆن کەس لە فەریزەی عەد زیاتریش هەمووی پێکەوە کە تەکبیرەی حرام دەکەن و پێکەوە دەڵێ الله ئەکبەر. مەلیکە، دەوڵەمەندە، دەسەڵاتدارە، بێدەسەڵاتە، پەککەوتەیە، قالب ساغا، یەک دروشمە الله ئەکبەر. هەمویان پێکەوەی چ دەخوێنن؟ سوورەتی فاتحا دەخوێنن. بەڵام ئەگەر ملیارێک و قسوور موسڵمان هەیە، هەموو ملیار و قسوورەکە پێکەوە ڕاوەستی، هەمووی دەبی هەر بڵێ ئیاکە نەعبود. ئەها بە جەمع قسان دەکەن هەمویان، ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین ئیهدینە الصراط، هەمووی جەمعە. ئەگە بە تاقی تەنیشکا برا لە ماڵی نوێژ بکە، ها ناڵێ ئیاکە ئەعبود و ئیاکە ئەستەعین، یان ئیهدینی صراط المستەقیم، هەمووی بە جەمع ئیهدینە ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین.
ئەوەش بەڕاستی ئیحای ئەوەی دەکات ئینسانی مسلمان ناکرێت لە سەفی مسلماناندا ببڕێت، ناکرێت ئینسانی مسلمان لە دەرەوەی سڕبی مسلماناندا بخوێنێتن، ناکرێت ئینسانی مسلمان لە ڕەوی مسلمانان دابڕێتن. ئەوەش بەڕاستی یەکێکی دیکەیە لە بەختەوەریەکانی ئینسان. ئینسان چەند بەختەوەرە کاتێکە لەگەڵ ڕەفیق و دۆست و برادەرەکانی خۆیدا دەبێتن، لەگەڵ مسلماناندا دەبێتن. خۆشەویستانم، لە فەرمودەیەکی پێغەمبەر داهاتوە عەلەیهی سەڵات وسەلام کە بەڕاستی زۆر جێ دڵخۆشکەرە، دەڵێ مسلمان شەفاعەت بۆ مسلمان دەکات، مسلمان شەفاعەت بۆ مسلمان دەکات. دەڵێ کۆمەڵە مسلمانێک لە بەهەشت کۆ دەبنەوە خوای گەورە لەوانەمان بجێڕی یا ڕەب العالەمین. تەماشا دەکەن فڵانکە مسلمانیان دەگەڵدانی کە وەختی خۆی لەگەڵەواندا بوو، لە نوێژێ لە تەنشتەوان بوو، لە ئیشی چاچیان دەدی لە بەڵام تەماشا لەوێن دەرێ نییە، چۆتە دۆزە خوا پەناماندا. دەڵێن خوایە فڵانکە مسلمانە لەگەڵ ئێمەدا بوو، خوایە لەگەڵ ئێمەدا نیە ئێستانەکە. خوای پەروەردگار دەفەرمێ بڕۆن لە ناو ئاگری دۆزەخ چێ ئیماندارە و مسلمانە مسقالە زەڕەیەک ئیمانی هەیە بهینە دەرەوە. دەچن مسلمان دەچن بۆ ناو ئاگری دۆزەخ. بەڵام ئاگاتان لێبێت چۆن خوای گەورە لە دنیا ئاگری دۆزەخی کرد یا ناڕووکونی بەردەن وە سەلامەن عەلا ئیبراهیم، ئاوە ئەو دۆزەخە سارد و سەلامەت دەبێت بۆ ئیمانداران تا دەگەڕێن چێ دەبێنەوە فڵان کەس وەڵا فڵان کەس لە تەنشتەمە بوو، فڵان کەسیش لەگەڵەمەدا بوو. لەبەرەوە عولەما دەفەرمون تا پێتان دەکرێت برادەری ئیماندار زۆرکەن بۆ خۆتان، برادەری ئیماندار زۆرکەن بۆی ئەو ئیماندارە ئەگەر ئەتۆ لێت قەوما شەفاعەتت بۆ بکاتن، ئەگەر ئەو لێ قەوما ئەتۆ شەفاعەتی بۆ بکەی. لەبەرەوەی ابن قەییمی جەوزی ڕەحمەتی خوای لێ بێ کە عالمێکی زۆر گەورە بوو معتەبەر بوو کە دەرسی دەگوتەوە دەیگۆ ڕۆڵەکانم ئەگەر ئەو برای خۆتان نەبینیەوە لە بەهەشت تکان بۆ بکەن لە خوای پەروەردگار تەبارەکە و بڵێن خوایە ئەو پیاوە جارجار ئەمەی نسحەت دەکردین و ئەتۆی وە بیردیناینەوە و پێغەمبەری وە بیردیناینەوە عەلەیهی سەڵات وسەلام، خوایە ڕەحمی پێ بکەی و بمان کە شەفاعەتکار بۆ ئەو پیاوەی و لە دۆزەخ بهێنینە دەرەوە. لەبەرەوە خۆشەویستانم ئێمە بەڕاستی ئەگەر لە سەعادەت و بەختەوەری ڕاستەقینە حاڵی بین، بەو خوای گەورەترین بەختەوەری لە عیبادەت و خواپەرستی و گوێڕایەڵی ئەمر و فەرمانەکانی خوای پەروەردگاردایە. ئەوجا بەختەوەری ڕاستەقینە لە جێبەجێکردنی سونەتەکانی پێغەمبەردایە عەلەیهی سەڵات وسەلام. هیچ سونەتێکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەکەم مەزانی، هەموو سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێکەین. جا لە شێوازی دەست و نوێژ شۆردن، لە ڕاوەستان شێوازی ڕاوەستان لە نوێژدا، لە سیواکردندا، لە ڕیژبەرداندا، لە هەر شتێکی کە پێت دەکرێتن، لە هەر شتێکی کە دەزانی سونەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام جێبەجێیکە. بۆ چونکە ئینسان بە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە خوای پەروەردگار تەبارەک وتەعالا نزیک دەبێتەوە، لە خوای پەروەردگار نزیک دەبێتەوە. کە لە خوا نزیک بێ واسە بە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەها ما زال عەبدی یەتەقەڕەب إیلەیە بالنەوافل حەتى ئوحیبە. نەک هەر لێک نزیک بوونەوە و لە خوا نزیک دەبێ و بەڵکو خوای پەروەردگار خۆشیشی دەوێ واسە بە سونەتەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لەبەرەوە تاکە ڕێگایەک بۆی زامینی ئەو عیبادەت و خواپەرستیانە بێ کە ئینسان پێی بەختەوەر دەبێ لە ڕێی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. دەبێ بزانی پێغەمبەری خوا چۆن کردوێت و شوابی کەی وا ئەنجامی دەی، ئەو جا ئینسان بەختەوەر دەبێ، ئەو جا ئینسان شادومان دەبێ لە دنیادا پێش قیامەتدا. خۆشەویستانی خۆم، هەر کاتێک تەماشەی دڵ و دەرونی خۆت کرد بەو عیبادەت و خواپەرستیانە، بەختەوەر بووی، ئیستیقراری دەرونیت بۆ دروست بووە، هەست بە تام و چێژ و لەزەت دەکەی، ئەوە بزانەکە خوای پەروەردگار قبولی کردوون. بەواتایەکی دیکە هەر کاتێک لە ئیشێکی چاک خوای گەورە مۆفەقی کردی بۆ ئیشێکی چاکتر، بزانە ئەوە نیشانەی قبولی ئیشە پێشەکەیەتی. بەڵام هەر کاتێک کە خوا پەناماندا لە ئیشێکی چاک کۆتاییمان پێهێنا و دەستمان بە ئیشێکی خراپ کرد، نیشانەی ئەوەیە ئەو ئیشە چاکە خوا قبولی نەکردووە.
خوای گەورە ئێمەش و سەرجەم موسڵمانان بپارێزیتن تا حەڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. والسلام عليكم ورحمة الله وبركاته.